دیارە لای هەمووان ئاشکرایە کە نەخۆشی کۆرۆنا هاتووتە سنوورەکەمان بە تایبەتی سنووری پارێزگای کەرکووک و لە ئێرانی دراوسێمان سەری هەڵداوە بۆ مەبەستا لیستێک بڵاوکرایەوە لە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی کە ئەو هاوڵاتیانە لە منزەریە بە قاچاق هاتوونەتەوە چەمچەماڵ. ئێمە لە ڕێگەی لیژنەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی بەرەنگاربوونی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی وەزارەتی تەندروستی و لە ڕێگەی تیمەکانی بەرگری فریاکەوتن و تیمەکانی ئاسایش ئاگاداری ئەو هاوڵاتیانەمان کردووە ناوەکانیانمان بڵاو کردووە کە سەردانی تیمەکانمان بکەن و ئەوەی سەردانی تیمەکانە کاتیمەکە خۆی دەچێتە ماڵیان و ئومێدەوارم ئەم کەسوکارانەمان بە سەلامەتی دانیشن و هەر هاوڵاتێکی ترکە لە ئێرانەوە هاتوتەوە وا پێویست دەکات خۆی سەردانی تیمەکان بکات و داوا لەو مامۆستا لەو فێرخوازانە دەکەم بە تایبەتی ئەوانەی ماستەر و دکتۆران هەیە و لە خوێندن لێبوون خۆیان سەردانی تیمەکان بکات بە خۆشحاڵیەوە تیمەکانی تەندروستی کاری پێویست و جدیان کردووە.